الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني بريس یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە کە لەگەڵ ئەوەدا بەختەوەری قیامەتی بۆ مرۆڤ پێیە، ئەو کەسانی کە شوێنکەوتووی ئەم ئیسلامن، ئەو کەسانەی کە بیر و باوەڕێکی ڕاست و دروستیان بە تاک و تەنهایی ئەڵڵا هەیە و شوێنکەوتووی ڕاستەقینەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئەگەر لە دنیادا هەموو ژیانیان مەینەتی بێ، لە قیامەتە حەسانەوەی هەمیشەیی بۆ ئەوانە. هەروەها ئەم ئیسلامە بۆ ئەم دنیاش چەندەها هەزارەها فەزیلەتی بەسەرمانەوە هەیە. یەکێ لەو شتانەی کە ئێمە لەم ئیسلام و دینداری خۆمانەوە لێ حاڵی بووین ئەوەیە هەموو شتێک کە ڕاست و دروست بێ پێمان دەناسێنێ و دەڵێ مسلمان ئاگادار بە ئەم شتە ڕاستیە و حەقیقەتە و هەیە. هەموو ئەو شتەی کە خوڕافیە و بیر و باوەڕێکی ئەفسانەییە و دروستکراوە لە مێشکی تۆ دەیباتە دەرەوە و دەڵێ بڕوات پێی نەبێت، درۆیە. کاتی خۆتی لەگەڵ بەسەر مەبە، لێی مەترسە. جا خۆشەویستانەیەکێک لەو شتانەی کە بە پێویستم زانی لە وتارێکی تایبەتدا بۆ جەنابتان و مسلمانانی ڕوون بکەمەوە لە ڕوانگەی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بابەتێکە ناو نیشانە زانستیەکەی چاوی موگناتیسیە. ناو نیشانەکەی ناو کۆمەڵگەی کوردەواری خۆمان هەتا وا نەڵێن ڕەم بێت جەنابت باش لێ حاڵی نەبی، بریتیە لە مەسەلەی چاوپیسی، چاو و نفوس، چاوەزار، ئیتر هەر ناوێک کە کوردەواری خۆمان ناوی لێناوە. ئەم مەسەلەیە گفتوگۆ لە نێوان خەڵکا دروست دەکا. هەندێک خەڵک ئەڵێن هەر ڕاز نییە، چاوەزار هەر نییە، چاو و نفوس هەر بوونی نییە. ئەوە شتێکە خەڵک خۆی دروستی کردووە. کەسانێکی تر ئەگەر ساتمەیەک بدا و قاچی لە جێب بچێ ئەڵێ بە چاوە بووم، لە هەموو شتێک دەترسێ. هەمیشە وا دەزانێت کە چاوی خەڵک بەردەوام بەسەریەوەیەتی و لە هەموو گرفتێکا کە تووشی دەبێت دەیگەڕێتەوە بۆ مەسەلەی چاو و نفوس و چاوەزار. بۆیە لە نێوانی ئەم دوو ڕایەدا ئێمە وەکو مسلمان کە عەرزم کردن ئیسلامی ئێمە هەموو بابەتەکانمان بۆ حەل دەکا. پێمان دەڵێ حەقیقەت چییە و خوڕافیات و ئەفسانە چییە. بۆ ئەوەی لە ڕاستیەکان وەکو خۆی تێبگەین دەچینە خزمەت قورئانی پیرۆز لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. ئایا چاو و نفوس، چاوەزار، چاوپیسی کە وەکو عەرزم کردن لە ڕووی زانستیەوە باشتر بوترێت چاوی موگناتیسی، واتە ئەو چاوانەی کە جیاوازن لە خەڵک. ئیمامی ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەو ئەفەرمێت تەنانەت مەسەلەکە چاو نییە، ئەوە ناخە، ئەوە دەرونی ئینسانە. لەو کاتەدا شەپۆلێک دەدا و لە ڕێگەی چاوەوە ئیعاز دەداتە بەرامبەرەکەی. بزانین لە قورئانی پیرۆزدا خوا ئەمەی بۆ ئێمە باس کردووە. بەڵێ لەکوێ قورئاندا لە سوورەتی یوسفدا سەلامی خوای لەسەر بێ لە باسی گەورەمان یوسفدا خوای پەروەردگار مەشهەدێکمان بۆ باس دەکا. ئەو مەشهەدەش بریتیە لەو کاتەی کاتێک کوڕەکانی یعقوب پێغەمبەر سەلامی خوا لەسەری بێ 10 نەفەرن دەگەڕێن بە شوێنی یوسفدا. ئەڵێ ئەم جارەش بگەڕێنەوە بۆ میسر، وەکو یوسف بزر بووە چەند ساڵە لێی دوورین، بنیامینیش ئاوا گیراوە، تۆمەتی بۆ هەڵبەستراوە. مەویز مەبن لە ڕەحمەتی خوا، هەستن 10 کوڕەکەم بڕۆن بە شوێنیاندا بگەڕێن بە ئومێدی خوا سەر و سۆراخێکیان بکەن و پێیان شاد ببمەوە. ئالەم کاتەدا کە خوا حافیزی لە باوکیان دەکەن و دەستی ماچ دەکەن، یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەم ئامۆژگاریەی کوڕەکانی دەکا. دیارە قسەی پێغەمبەران نابێ شتی عادی بێ، نابێ شتێک بێ بڵێ لە خەڵکم وابیستووە. قسەی پێغەمبەران ئەبێ وەحی خوایی بێ، واتە شتەکانیان طبق الأصلی ئاینی پیرۆزی ئیسلام بێ کە دینی هەموو پێغەمبەرانە. یعقوب دەفەرمێ یا بني لا تدخلوا من باب واحد وادخلوا من أبواب متفرقة. سورة يوسف آية 67.
ڕۆڵە شیرینەکانم خوا ئاگادارتان بێ و بڕۆن ساو و سەلامەت بڕۆن و بە سەرفرازی بتان بینمەوە و شوێنی براکانتان بدۆزنەوە. خوا شادمان کاتەوە بە یەکتر. ئامۆژگاریەکم هەیە بۆتان، ئەویش ئەوەیە کاتێک کە چوونە وڵاتی میسر لە یەک دەرگای شارەکەەوە مەڕۆنە ژوورەوە. بەڕێزان جەنابتان معلوماتان لەسەر ئەوە هەیە لە قەدیمدا لە دێر زەماندا شارەکان شوورایان هەبووە بۆ ئەوەی پارێزراو بن لە دوژمن، بۆ ئەوەی کەوا پارێزراو بن لە دوژمنەکانی دەرەکی لە کتوپڕە هێرشیان نەکرێتە سەر، قەلعەی گەورەیان لێداوە بە چواردەوری شاردا چەند دەرگایەکی هەبووە. ڕۆژانە کراوەتەوە، شەوانە دەرگاکە داخراوە و حرەس و پاسەوانی لەسەر بووە. ئەوە لە قەدیمەوە شورای شارەکان بەناوبانگ بووە. ئێستا لە زەمەنی ئێستا پێی دەڵێن شورای شارەوانی، یعنی پێیان سنووری شارەوانی. سنووری شارەوانی شارێک چەندە، ئەو زەمەنە شورا بەو شێوەیە کراوە. ئێستا شوراکە نەماوە، سنووری شارەوانی دیاری کراوە. فەرمووی ڕۆڵەکانم کە چوونە وڵاتی میسر، شاری میسری ئەو کاتەوە یەک دەرگا هەڵمەبژێرن بۆ چوونە ژوورەوە، تەوزیع بن. سیانتان لەم دەرگاوە، چوارتان لەو دەرگاوە، سیانی ترتان لەو دەرگاوە، بە متەفەڕقی بڕۆن، دواتر لە شوێنێکی دیاری کراودا یەکتر بگرنەوە. حکمت چییە لەم قسەیەدا؟ خۆ ئەمانە قاچاق نین، خۆ ئەمانە بارێکی قاچاقیان پێ نییە. ئیبن کەثیر پێشڕەوای مفەسیرینی قورئان دەفەرمێ لأنه خشى عليهم العين وخشى عليهم أن يصيبهم الناس بعيونهم. أفمن يعقوب سلامي خوای لەسەر بێت ترسا کوڕەکانی بەچاوە ببن و ترسا خەڵکی چاویان تێ ببڕێ. لە تەفسیری نابلوسیدا دەفەرمێ إنما خاف عليهم من العين، ترسا چاو نفوس کاریان لێ بکا و بە چاوە ببن و چاوی پیس لێیان بدا. چونکە خەڵکی بڵێن ئەمانە دەکەسن غەریبن، بەڵێ خەڵکی چ شوێنێکن، خەڵکی کەنعانین، هەمووتان بڵێن بەڵێ. دەبرا لە یەک باوک هەموو لاشە ساخ، ئینسانی پەلقەوی، ئینسانی کاسب، سەر و گوێ و لاشە ئەندامیان ساغا، نەوەکو چاو پیسێک یەکسەر چاوتان تێ ببڕێ و لە ناوتان بەرێ. ڕۆڵەکانم ئاوە بە کۆمەڵ بە یەکەوە مەڕۆن. ئەمە ئامۆژگاری ئەو پێغەمبەری خوایە کەواتە بڕوای وابوو بە وەحی خوایی کە چاوەزار حەقە و ڕاستە. بۆیە ڕۆڵەکانم ئەگەر بۆ نمونە ئەوە بۆ سەردەمی ئێمە تۆ 5-6 کوڕت هەیە ڕێک و پێک و کاسب و ڕێک و پێکن، مایان بە لەگەڵ خۆتا بۆ هەموو مەجلیسێک بەیەکەوە، یان باسییان مەکە ئەوانە 8-6 کوڕی منن، یان چەند تەلەبەیەکت هەیە خوای گەورە ڕەحمی پێکردووی زیرەکن، هەمویان لە طوبعام دەخوێنن، لە ئەندازیاری دەخوێنن، لای خەڵک باسییان مەکە ئەوانە هەموو کچەکان من هەموو لە طوبعام من، ئەوە کوڕەکان من هەموو لە کولەی بەرزن. پێویست ناکە، پێویست ناکە تۆ ئەمانە بۆ خەڵک باسکەی چێ ئەڵێ تووشی چاوپیسێک نابی و لە بەینتان نابە، خۆتی لێ پارێزە. هەر لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار لەبارەی پێغەمبەری ئێمەوە صلی الله عليه وسلم دەفەرمێ لە سوورەتی ئەلقەلەمدا أفرمي وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم لما سمعوا الذكر ويقولون إنه لمجنون. نزيق بو چاوپیسانی مكة لبني أسد كچاوپیسی وان تێدا بوو گرەوی دەکرد، ئەگو هەر کەسێک گرەوم لەگەڵ دەکا ئەو حوشترەی کە ساغە و هیچ عیبی تێدا نییە، مەترم بۆ دانێن نای هەڵم لەو شوێنە بڕوا بەولاوە، یەکسەر دەیخەمووی ئێوارە گۆشتەکەی دەخۆن. ئەوەندە چاوپیسیان هەبوو گرەوی لەسەر حاڵەتی خۆی دەکرد. کافرەکانی قوڕەیش هاتن ئەم کافرانەیان باس کرد، بان کرد ئەم چاوپیسانە، وتیان بە محەممەد هەڵبکاڵێن، بڵێن چ باڵایەکی بەرزی هەیە، چ ڕوخسارێکی جوانی هەیە، چ قژێکی نابی هەیە، بە چاویەوەکەن بیخەنە قەبرەوە لە ناوی بەرن، ئاوانە بێ بۆمان لە ناو ناچێ. خوای گەورە ئەو مەشەدەش بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم باز دەکا کە بەڵگەیەکی قورئانیە لەسەر ئەوەی بەڵێ چاوەزار حەق و ڕاستە و چاوی پیس هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی مسلمە دەفەرمێ العین حەق، چاوی پیس، نفوسی پیس لە دەرونی ئینسانێکی پیسەوە مسلمان بە خەرافیاتی مەزانە، بەڕاستی بزانە، بوونی هەیە، کاریگەری ڕاستەقینەی خۆی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح ابن ماجەدا هاتۆ دەفەرمێ استعیذوا بالله من العین فإن العین حق. زۆر پەنا بگرن بەخوا، زۆر بڵێ خوایە بمپارێزە لە چاوپیسان و نفوس پیسان، چونکە بەڵێ ڕاستە چاوی پیس و نفوسی پیس حەق و ڕاستە. لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێڕاوەتەوە لە صحیح مسلمە کە فەرموویەتی
العين حق ولو كان شيء سابق القدر لسبقته العين. شاوەزار حەق و ڕاستە و زۆری بۆ هەیە بۆ سەر ئینسان، بۆ لەناوبردنی ئینسان، بۆ نەخۆشخستنی ئینسان. ئەگەر شتێک پێشی قەدەری خوای بدایەوە، چاوی پیس پێشی قەدەری خوای دەدایەوە بۆ کاریگەری لەسەر ئینسان. ئیمامی بوخاری لە ئیبن عەباسەوە جێڕاوێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەر دوونەوەکەی خۆیدا منداڵەکانی فاتیمە ئیمامی حەسەن و حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ دوو مەلۆتکەی زۆر جوان بوون، زۆر بەرچاو و شیرین بوون، خەپەتۆڵە و بەرچاو بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەسەن و حوسێنی لە باوەش گرتبوو دەستی بەسەر ئادێنان دەیفەرموو ئوعیذکما بکەلیمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. پەنا دەگرم بە خوای پەروەردگار و داوای لێ دەکەم ڕۆڵەکە ئەنم خوا بتان پارێزێ لە شەیاطینی و لە جنۆکەی دەزۆشێن، خوا بتان پارێزێ لە شەڕی چاوی پیس و ئینسانی چاو پیس. فەرمووی کاتی خۆی باوە گەورەم حەزەتی ئیبراهیم ئەم دوعایەی بەسەر ئیسحاق و ئیسماعیلی داخوێندووە. ئەو زەمانە حەزەتی ئیبراهیمیش بەسەر ئیسحاق و ئیسماعیلی کوڕی داخوێندووە کە منداڵێکی جوانت هەبوو. بەیانیان و ئێواران بە کوردی خۆمان بڵێ خوایە پەنات پێ دەگرم، خوایە داوان لێ دەکەم ئەم ڕۆڵەیەم ئەم مناڵە جوانم ئەم کۆرپە چاوگەشەم پارێزە لە شەیاطینی و لە جنۆکەی دەزۆشێن، خوایە بی پارێزە لەو کەسانی کە چاویان پیسە. ئەو دوعایە شەرعیە لە صحیحی بوخاری لە فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هاتووە و حەزەتی ئیبراهیم بۆ ناوەکانی خۆی کردووە. دووشت هەیە لە کوردەواریدا مسلمانانی بەڕێز تێکەڵ دەکرێن، حەسوودی و چاوپیسی. ئەم دوانە لە یەک جیاوازن، لە هەندێک خاڵی شەهاو بەشن. خاڵی یەکەم زانایان دەفەرمون كل عائن حاسد وليس كل حاسد عائن. هەموو ئینسانێکی چاوپیس حەسوودە، بەڵام شەر نییە هەموو ئینسانێکی حەسوود چاوپیس بێ. هەیە زۆر حەسوودە بە خەڵک، حەز ناکە خەڵک نانی شەوی هەبێ، بەڵام چاوی پیس نییە، کاریگەری لەسەرت دانانێ، بەس زەردەکەی بۆ خۆیەتی، خۆی پێ لە ناو دەبا، چاکە و حەسەناتی خۆی دەسووتێنێ. بەڵام هەموو ئینسانێکی چاوپیس یەقینت ببە کە حەسوودە، بەڵام هەموو حەسوودێک چاوپیس نییە. دووەم حەسوودی لە ڕقەوەیە. ئینسان ڕقی لە ئینسانێ کە حەسوودی پێدەبا، حەز دەکا ئەوەی کە خوا بەوی بەخشیوە هەمووی لێ بستێنێتەوە بیهێنێ بۆ تۆ. بەڵام چاوپیسی وان نییە، چاوپیسی لەسەر سوڕمانەوەیە. کەسەکە ئەوەندە ئەم شتەی بەلاوە گرنگە و جێگەی سەرنج و جوانیە، جاری وایە حەز ناکە بۆ خۆشی بێ، هەر بەدەست خۆی نییە، خەیاڵاتێک بە فکریا دێ و کاریگەری خۆی دەکا. کەواتە حەسوودی لە ڕقەوەیە، بەڵام چاوپیسی لە ئەنجامی سەرنجڕاکێشانی جوانی شتێکە بەرامبەری. سێم حەسوودی پێش بوونی شتەکە ژڕوو دەدا. جاری وایە جەنابەت لە ماڵی خۆتەوەی دراوسەیەکت خزمێکت ناسیاوێکت هاوڕێیەکدا لە خۆی و حەسوودیت پێدەبا، وا ئەزانت تۆ ملیۆنەری، بەڵام واژ نییە ئەو ئەبەی کرد ئەو بۆ تۆی دەکات تۆ ڕوبعی ئەوەشن نییە، ئەو لە ماڵی خۆیەوە حەسوودیت پێدەبا بۆ شتێک کە بوونی نییە، خۆی بۆ دروست دەکات، لە دڵ و دەرونی خۆیان دروستی دەکات. بەڵام چاوەزار چاوپیسی وانە تا شتەکە بە چاو نەبینێ ناتوانێت بە چاوی ئەوە بکە. چوارەم ئینسان حەسوودی بە خۆی نابا. خوا دڵ و دەرونی ئینسانی وا لێ کردووە چەندە دەوڵەمەند بی حەسوودی بە خۆ نابی، هێشتا خۆت تەقریبەن هەر پێ فەقیرە، ئەڵێ خۆزگە زیاترم هەبوویە، هەر یەکێک لە ئێمە ڕۆژێ بە خۆمانمان نەوتووە ئەوەی کە من هەمە لە هەموو عالەم زیاترە، هێشتا دەڵێ خۆ دروستیشە، بڵێ لە فەزلی خوا بە زیابێ، خۆزگە خوا دە ئەوەندەی بە حەڵاڵی بدامایە بنیش بمتوانێت دە ئەوەندە چاکەم بکردایە. ئەمان لە ڕووی شەرعیەوە گرفتێکی نییە، یعنی ئینسان حەسوود نابێ بەرامبەر بەخۆی، حەسوود دەبی بەرامبەر بە خەڵق، بەڵام قەت حەسوود نابی بەرامبەر بە خۆت. پەنا بەخوات چاوپیسی وانە، چاوپیس جاری وایە وەکو بە خەڵکەوە دەدا کاریگەری لەسەر نەفسی خۆشی دادەنێ، منداڵی خۆی بە چاوەوە دەکا، ماڵی خۆی بە چاوەوە دەکا. لەم دەشتی هەولێرەدا کابرایەک هەبووە ناوی مەلا عەلی قازی بووە، ئەوە لە کتێبە باسەکەم خوێندێتەوە. ئەو مەلا عەلی قازیە لەم دەشتی هەولێرەدا زۆر پیاوێکی عالم بووە، زۆریش دیندار بووە، ئەهلی شەو نوێژ بووە، ئینسانێک بووە ئیسلاحی خەڵکی کردووە، وەڵامی پرسیارە شەرعیەکانی خەڵکی داوەتەوە. ها جاری وایە حەسوود لە ڕقێکی پیسەوەیە، بەڵام چاوپیسی بەوەوە نییە کابرا دیندار نییە، دینداریشە و چاویشی پیسە. ئەم مامۆستایە ئەو مەلا عەلی قازیە کچێکی عازەبی دەبێ، تەمەنی دەگاتە 17-18 ساڵ، زۆر ئافرەتێکی بە شان و شەوکەت و بە ئەدەب و بە حەیا و حورمەت و لەبەر چاوان دەبێ،
چەندین کوڕی بەڕێزی وەکو ئەو گەنجانە تەمەنا دەکەن هاوسەری ژیانیان بێ. ئەم کچە دەمرێ کە دەمرێ باوکی زۆر پەشێ و حاڵ دەبێ. هەموو کەسێک کە جگەرگۆشەی دەمرێ منداڵ بیان گەورە هیچ شتێک خوا پەناماندا وەکو جەرگ سووتان نییە. لە هەموو شتێک زیاتر کاریگەری لەسەر دادەنێ. بەڵام کاریگەری لەسەر ئەو پیاوە لە ڕاددە بە دەردەبێ. چەند پیاوی بەڕێزی وەکو ئەم مامە ڕیشسپی و حاجی و مامۆستایانە دەچنە لای ئەڵێن مامۆستا تۆ دڵی خەڵک ئەدەیتەوە، تۆ بە خەڵک دەڵێ ڕازی بن بە قەدەری خوا، تۆ ئێمە ئەگەر شتێکمان لێ بقەوم و ئەولادێکمان بمرێت تۆ دەی ئامۆژگاریمان دەکەی، کەچی تۆ لە ڕاددە بە دەرمەحزوونی ئەوە تۆ خۆڕاگرتر بوویتایە. ئەڵێ وەڵڵاهی ڕازیم بە قەدەری خوا، وەڵڵاهی دەزانم ئەوانەی ئێوە دەڵێن ڕاستە، بەڵام بۆیە ئەوەندە مەحزوونم ئەو کچە من خۆم کوشتم. ئەڵێ نەستەغفر الله مامۆستا تۆ نەکچی خۆت کوشتووە، خۆمە هەمومان دەزانین کچەکەت کتو پڕ مرد. ئەڵێ بە چاوم کوشتم، واللهی لە حەمام هاتووە دەرەوە خۆی گۆڕی بوو، لەبەر چاوم جوانترین ئافرەت بوو. نەمگوت خوا بیپارێزە، نەمگوت ماشا الله، نەمگوت بارەکە الله، یەکسەر هەستم کرد شتێک لە چاومەوە دەرچوو کچەکەم یەکسەر ئەو سەعاتە بەلادات و جەرگی تەقی. من خۆم دەزانم بە چاوی خۆمەوە بوو، ئەوە چاوم لا کردایەوە، ئەوە دوعایەکم خوێندایە، ئەوە ماشا اللهیەکم کردایە، بۆیە ئەوەندە مەحزوونم یەقینم هەیە بە چاوی خۆم کوشتم کچەکەی خۆم. چاو لێ ئینسان جاری وا هەیە مناڵی خۆی بە چاوە دەکا، ماڵی خۆی بە چاوە دەکا. لەو کوردەواری خۆمان کابرایەک بۆی باس کردم، یعنی ئەوە لە دەمی خۆیەوە باسی چاوپیسی خۆی دەکرد، دەیگوت بەدەست خۆم نییە. وتی ڕۆژی حسابم کردبوو کە دوای نەوەتەکان دوای ئینتیفاضا لادیەکان ئاوادان کرابەوە، ئەویش چۆتەوە لادەیەک. وتی ڕۆژە تەسبیحم هێنا بوو ئەو کەسانی لەو سنوورەی ئێمەدا بەر لوغم کەوتون و قاچ و دەستیان پەڕیوە چەندن. حسابم دەکردن ڕۆژێ بەخۆم وت وتم بەخوا من چاگماومەوە سەلامەت دەرچووم. ئەو هەموو مەڕووماڵاتم لەو شاخ و دەشتێکیەوە پەڕاندووە، خەڵک هەر لەوێ بوو ئەلغام لێدا، وتی بۆ عەسر ئەلغامێک لێدام قاچێکی پەڕاندم. هەر خۆم حسابم بۆ خۆم دەکرد بەیانیەکەی عەسر لێدام. وتی زانیم یەقینەن کە ئەوە چاوی خۆم بوو کاریگەریشی لەسەر خۆمدانا. ئینسانەکان حەسوودی بە خۆیان نابن، بەڵام خۆشیان بە چاوە دەکەن. چارەسەر ئەوەیە لە ئاینی ئیسلامدا یەکەم ئەگەر کەسێ بە چاوە بوو بەڵگە هەبوو فڵان کەس بە چاویەوە کردووە، چاوی پیسی لێداوە، داوای لێ دەکرێ کە دەستەکانی پشووە هەتا ئانیشکی ئاوەکە لە مەنجەڵێکا دەکرێت لە تەشتێکە. دواتر حرمەتمێ بۆ ڕووی جەنابتان لە ناوچیەوە هەتا خوارەوە خۆی دادەشۆرێ و ئاوەکە دیسان کۆ دەکرێتەوە. ئەکرێ بەسەر سەر و بەسەر پشتی ئەو کەسەدا کە بە چاوە بووە یەکسەر چاک دەبێتەوە. ئەمە لەکوێدا هەیە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە زمانی پێغەمبەری خۆشەویستە صلی الله علیه وسلم کابرایەک ناوی سەهلی کوڕی حەنیف بوو، لەسەر حەوز و ئاوێک خۆی دەشت، لە مەسبەحێکا خۆی دەشت، کانی و ئاوی وەکو کردەواری خۆمان. کاتێککە خۆی دەشت کابرایەک بەوێدا تێپەڕی ناوی عامری کوڕی ڕەبیعە بوو، زۆر بە چاوپیس ناسرا بوو. سەیری کرد ئەو پیاوە پشتی ڕوتە و شانی ڕوتە، وتی پێستی واسپیم نەدیوە، دەڵێ خۆری عەرەبستانی بەرنەکەوتووە، ئای کەسپیە. ئەڵێ یەکسەر کابرا لە ناو حەوزەکە بەلادا هات، وتیان وەڵڵاهی کابرا چاوپیسەکەی کاریگەری کرد، بردیانە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عەلا ما یەقتل ئەحەدوکم ئەخاه، کاکە لە پێناوی چیدا براکەتان دەکوژن بە چاوی پیس. یعنی بەڵگەی ئەم فەرمودەیە ئەوەیە چۆن گولە ئینسان دەکوژێت چاوی پیس ئەوە ئینسان دەکوژێت. فەرمووی بۆ دەیکوژن بە چاوە پیسەکانتان، بۆ براکانتان دەکوژن. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی لێ بکەین؟ فەرمووی دەزانن چییە؟ وتیان کوڕە قوربان هەر زۆر دیار بوو، عامری کوڕی ڕەبیعە بوو. فەرمووی بانگی کەن. فەرمووی کاکە هەستا دەستت هەتا ئانیش کرد پشۆ، لە ناوکتەوە بەرەژێر بیشۆ ئاوەکە کۆبکەنەوە، بەسەر سەر و پشتیاندا کرد، یەکسەر سەهلی کوڕی حەنیف بە ئاگا هاتەوە و دەگوت بە حەیاتی نەبووراوەتەوە. فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەریات جێبەجێ بوو. دووەمیان ما شاء الله زور بڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی إذا رأى أحدكم من أخيه أو من نفسه أو من ماله ما يعجبه فليبرك فإن العين حق. فەرمووی هەر کاتێک چاوت بە شتێک کەوە سەرنجی ڕاکێشای، کاریگەری لەناو دڵت کرد و زۆر بەلاتەوە جێگەی جوانی و سەرسوڕمان و بایەخ بوو، جا هی خۆت بوو، هی براکەت بوو، یان لە نەفسی خۆتدا بوو، خۆت زۆر پێزیرەک بوو، یان هی ماڵەکەی خۆت بوو، یان منداڵەکانی خۆت بوو، یان سارەکەی خۆت زۆر پێ جوان بوو، یان کاسپیەکەی خۆت زۆر بە گەورە هاتە بەرچاو. فەرمووی یەکسەر بڵێ یا ڕەبی خوایە بەرەکەتی تێ بخەی، بڵێ ما شاء الله، بڵێ ما شاء الله، ئەو کاریگەری بەتاڵ دەبێتەوە. یەکسەر ما شاء الله بەکاربێنە. ئەو کوردەواری خۆمان زۆر عاقڵ بوون، ئەو فەرمودەیان بەکارهێناوە یەکێڵە شتێک بڵێ کاکە بڵێ ما شاء الله، کەوتت ما شاء الله
ئەو تەلیسمە بەتاڵ دەبێتەوە ئەو کاریگەریە ناکات جا بۆ خۆت بۆ منداڵی خۆت بۆ ماڵی خۆت بۆ هی خەڵکی کە چوویتە شوێنێکەوە یەکسەر بە ئەو وشەیە لەسەر زمانت بێ بڵێ ماشا ئەڵڵا کەوتت ماشا ئەڵڵا ئەو کاریگەریە نامێنێ. سێم دڵ زۆر نەترسێ هەمیشە وابزانی بەردەوام ئەو خەڵکە هەمووی چاوی پیسە و چاوی بڕیوەتە سەر تۆ خۆشت وا لێ دێت دەروونت تووشی نەخۆشی دەبێ نەخێر زۆر دڵیشن نەترسێ. چوارەم بەیانیان و کاتی خەوتنی سەر جێگا زۆر کەس داوای نوشتە و دوعا دەکات پێویستیت بەوە نییە باشترین دوعا نوشتەیەک لە ماڵ تا بێ ئەوەیە. دوای نوێژی بەیانیان مەچەوە ناو جێگاکەت مەچۆ سەر کار و کەسابێکەکەت مەچۆ سەر سیارە و دوکانەکەت سێ جار سوڕەتی قل أعوذ برب الفلق سێ جار قل أعوذ برب الناس سێ جار قل هو الله أحد هەمومان لەبەرمانە و ئاسانترین سوڕەتەکانی قورئانن بیخوێنە فوو بکە بەسەر لاشەی خۆت و خێزان و منداڵ و سیارە و ماڵ و سامان تا بڵێ خوایە بمپارێزە دڵنیا بە حتا وەختی شەو پێغەمبەر فەرمووی تۆ پارێزراوی کە چوویە سەر جێگای خەوتنێکی سێ جاریکەیان بخوێنە دڵنیا بە هەموو دنیا چاوی پیس بێ کاریگەری لە تۆ ناکە دڵنیا بۆ یەقینت هەبێ. وأو دعاء پیغمبر بك صلى الله عليه وسلم كلا صحيح بخاري هاتوا كذا فرمي أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. پیغمبری خوا صلی الله علیه و سلم دی فرمو یا ربی خوای پروردگار به همونا و جوان و تواوکانت پنات پیدا گرم بم پارێزە لە شەڕی شەیاطینی و جنۆکەی دەزوەشێن خوایە بم پارێزە لە شەڕی ئەو کەسانی کە چاویان پیسە. ئەمە شەر نییە بە عەرەبی بیخوێنی خۆ بە کوردی جەنابەت تێدەگەی و زۆر ئاسانە بەیانیان و ئێواران ئاوا لە خوای پەروەردگاری خۆت پاڕێەوە یان کەسێ هات بۆ ماڵت لە چاو نفوسی ترسای یەکسەر ئەوە بڵێ خوایە پەنات پێدەگرم بەناوە جوان و تەواوەکانت بم پارێزە لە شەڕی شەیاطینی و لە شەڕی جنۆکەی خراپ و لە شەڕی ئەم ئینسانە چاوپیسە دڵنیا بە کاریگەری لێ ناکە وەکو قەلعەیەکت پێوە بێت درعێکت پێوە بێت گولە بۆت بێت تۆ منەتت پێی نییە دەبێت کە ئەم دوعایەت خوێند ئەوەندەی یەقینت بەخوای گەورە هەبێت کە ئەو چاوپیسە کاریگەری لەسەر تۆ دانانێ. سزای ئەو کەسانەی چاوپیسن زانایانی شەرع فەرموویانە أن من عرف بذلك حبسه الإمام وينفق عليه إلى الموت وهذا هو الصواب قطعا. ئەگەر کەسێک لە ناو خەڵکیدا بە چاوپیس ناسرا بە بەڵگەی یاسایی چەند کەسێک بەهۆی چاوی پیسی ئەمەوە تووشی بەڵاو بوون بەڵگە هەبوو لەسەری ئەبێ پێشەوای خەڵکی ئیمام حاکمی وڵات حاکمی شار ئەم کەسە بگرێ لە زیندانی کا بە حکمی هەتاهەتایی نان و نەفەقەی خۆی و ماڵ و منداڵی دابین کە مەسرەفی ژیانیان بچێشێ حتا منداڵەکانی گەورە دەبن و تووشی کار و کەسابەت دەبن نابێ ئەم پیاوە بێڵێ بێتەوە ناو خەڵک یعنی ئەگە حکمی شەرعی هەبێ دەبێت زیندانی تایبەت هەبێ بە زیندانی چاوپیسەکان هەر کەسێک چەند جارێک ئەمەی لێبیندرا پێشەوای موسڵمانان بیگرێ و نان و نەفەقەی خۆی و ماڵ و منداڵی دابین دەکا بە جوانترین شێوە دایانژێنێ بەڵام نابێ ئەم چاوپیسە بچێتە ناو خەڵکەوە لە زیندانی فەردیدا هەموو شتێکی بۆ دابین دەکرێ هەتا بۆ خۆی بەدەمرێ و ئەو کەسانشکەوە یەقینیان هەبوو چاویان پیسە دەبێ خۆیان پارێزن بەڕاستی چاویان پارێزن لە ماڵی خەڵک لە منداڵی خەڵک لە سامانی خەڵک. ئەم حاڵەتە چۆنە؟ ئەو کەسانی چاویان پیسە هەندێکیان هەز دەکەن تیشکێک لە چاویان دەردەچێت هەندێکیان هەز دەکەن گەرمیەک بە چاویاندا دێت چاوپیسانێکە بوون وەکو لە کتێبەکاندا دەرون ناسی لە باسی دەکا ئەڵێ ویستومە فڵان کەس بە چاوە بکەم بەڵام گەرمیەکە بە چاومان ناتوە تا چاوم گەرم نەبێ یەقینم هەیە کاریگەری نابێ. هەندێکیان شتەکە لەبەر چاویان گەورە دەبێ هەتا دەتەقێ کە تەقی وەکو میزڵدانێک ئەزانە کاریگەری خۆی هەبووە ئەگەر شتەکە لەبەر چاوی گەورە نەبێ ئەزانێک چاوپیسەکەی کاری نەکردووە. لە جیهاندا غێری وڵاتی موسڵمانانیش ئەم بابەتە لە بابەتێکی زانستیە کاتێک کە جەنگی جیهانی دووەم کۆتایی پێهات لە جاکارتای پایتەختی ئەندەنوسیا پێشبڕکێیەکی وەرزشەوانی بۆ هەموو جۆرەکانی وەرزش وەکو ئۆلۆمپیادێکی ئێستا کرایەوە بۆ ئەوەی کەوا وەرزشەوانان خۆشحاڵی خۆیان دەرببڕن کە ئەو جەنگە عالەمیە لە جیهاندا کۆتایی پێهاتووە. یەکێ لەو شتانەی کە بواری پێشبڕکێ و منافەسە بوو وەکو وەرزشێک بەکارهات بواری چاوپیسەکان بوو. چاوپیسەکان دانرابوون چۆن پێشبڕکێ مسابقات دەکرێت ئەوەندە مەترە لە مەسافەیەکی ئەوەندە دەقە و سانیەدا دەبڕدرێ مەتریان کێشا بوو خاڵی سووریان کێشا بوو بەسەر زەویەکەدا گۆلکێک بەچکەیەکی مانگایان دێنا کە لەتی لەدایک بوو ڕووناچی نەدی بوو هەر لە ژوورێکە دابەسرا بوو لە کتوپڕا دەرگایان لێ دەکردەوە بە چاوپیسەکان دەیگوت دەی بە چاویەوەکە بزانن کامیان یەکەم جار دەیخا
ئەو قسەی خۆی دەکرد دەیگوت لەوەندە مەتردا دەرنەچوو یەکسە بەلادا دەهات نەیدێش بچێت ئەو دیو خەتەکەەوە ئیوا بوو لە چاوی دەرەچوو لە خەتی ئەو دیوترا دەکەوت بزان چاوی پیسی کامیان ئەوەندە تیشکەکەی بەهێزەوەکو گولەیە یەکەم جار قەناسێکە و لێدا ئەمە لە ڕووی یعنی نێودەوڵەتیەوە پێشبڕکەی ئێستاش هەیە لەسەر دەکرێت. ئایا هەموو چاوپیسەکان وەکو یەکن؟ نەخێر، زانایان دەفەرمونون چاوپیسی وەکو بوومەلەرزە وایە. بوومەلەرزەی وا هەیە حەز دەکەی بە شەپۆلێک و کەسێکیکە هەستی پێ نەکردووە. بوومەلەرزەی وایە هەموو کەس هەستی پێ دەکات، خانووەکان دەلەرێنێتەوە. هەیە درز دەکاتە خانووەکانەوە، هەیە هەر شارەکە هەمووی لەناو دەبا. چاوپیسی وا هەیە کاتێک کە کاریگەری هەبوو لەسەر تۆ ماوەیەک بێتاقەتت دەکا، حەز دەکەی بێتاقەتی وەڕزی دڵت بە هیچ شتێک خۆش نییە، حەز دەکەی بەڕاستی ناڕەحەتی. ئەوە کاریگەری چاوپیسێکە بۆ لەسەرت پشتیوان بەخوا بەرت دەدا و نەجاتت دەبێت دوعاکان بخوێنە. دووەمیان نەخۆشت دەخا، کەسەکە بەبێ ئەوەی کەوا معدەی نەخۆش بێ نانی پێ ناخورێ، چاوی باش نابینێ، تەلەبەی و سەعی بۆ ناکرێ، هیچ مێشکی هیچ وەرناگرێ، ئەوانە نەخۆشی خستووە. هەشە پەنا دەگرین بەخوا دەیخاتە قەبرەوە. یەکسە وەک بوومەلەرزەکە ماڵی بەسەرا دەڕمێنێ، وەکو پلەی بوومەلەرزە ئاستی چاوپیسیەکانیش جیاوازیان هەیە. نیشانەکانی ئینسانی چاوپیس وەکو نیشانەکانی ئینسانی حەسوودوان. ئەو کەسانی چاویان پیسە پەنا بەخوا بەوە دەناسرێنەوە زۆر پرسیار دەکەن کە چوونە ماڵێکەوە ئەڵێ حاکمی تەحقیقا ڕێزمێ بۆ وشەی حاکم یەکسە دەپرسێ ئەوە خێزانت خزمتە، ئەوە چەند مناڵت هەیە، ئەوە لەکوێ دەخوێنێ، ئەوەیان چەندی هێناوە، ئەم خانووی خۆتە، ئەم سارت بە چەند کڕی، ئەی چیت هەیە، ئەی لەگەڵ بازاڕ چۆنی. کاکە تۆ میوانی ماڵێکی ئیتر پێویست ناکە ئەم ورد و درشتی ژیانی لێ بپرسی. ئەگەر کابرا زۆر دۆستت بێ حەز دەکات بۆ نمونە بۆ خۆی بۆت باسکە، پێویست ناکە ئەو کەسانی کە ئەمەندە پرسیار و لێکۆڵینەوەیان هەبوو لە ماڵتا یەکێک لە نیشانەکانی چاوپیسەکانە. دووەمیان زۆر بە شتا دەڕوانن، لە ماڵتادا دەنیشە بە سەقف و دار و دیواری کوردەواری دڵی ماڵی لێ دزراوە، ئەوەندە بە وردی بە شتەکان تا دەڕوانێ، سەرنج بۆ هەموو شتێک ڕادەکێشێ. ئەوەش نیشانەی ئینسانە چاوپیسەکانە. ئینسانی چاوپیس دەبێت لە خوا بترسێ، وا نەزانێ خۆشحاڵ نەبێت کە خەڵکی بە چاوەوە کردووە، بەڵکو ڕۆژێ خۆشی دەکەوێتە چاڵێکەوە کە بە چاوپیسەکانی بۆ خەڵکی هەڵکەندووە. مامۆستای پایەبەرزی کورد مامۆستا عەلادین سجادی لە کتێبی ڕشتەی مرواریدا بە بەسەرهاتێکی واقعی دەژێڕێتەوە. مامۆستا دەفەرمێ کابرایەک هەبوو، ئەو کابرایە زۆر بە چاوپیس لەناو خەڵکە ناسرا بوو. لە گوندێکا لە بەردەمی سەکۆی مزگەوتە دانیشتە بوون، ئەسپێکی عەرەبی زۆر ڕەسەن و جوان کە وەکو سیارەیەکی ئاخر مۆدیلی ئێستا بۆ ئەو زەمانەوە بووە، ئەسپێکی ڕەسەنی عەرەبی هاتە خوارەوە، هاتە ناو مەیدانەکە و بەوێدا تێپەڕی. کابرایە گوتی ئەسپی وا جوان و نایەوم تا ئێستا نەدیوە. ئەسپەکە 2 مەتر نەڕی بۆلاوە، یەکسەر قاچی تێک هاڵا و تۆپی بەسەری ڕانەگەیشتن. ئەڵە کابرای خاوەن ئەسپ خۆی لەوێ بوو، وتی وەڵاهی ئەو ئەسپەی من عیبی نەبوو چاوی پیس لێدا، بە حەیەتی چاوی وا پیسم نەدیوە. ئەڵێ یەکسەر کابرا وتی وەڵاهی چاوم دەخورێت، دەستی بە چاوی گرت و چاوی نابینا بوو، چاوی تەقی، چاوی ئەو لەو پیستر بوو. ئەوەی کە ئەو بۆ خەڵکی هەڵکەن بە ماڵی دنیا لە چاوی خۆی دایەوە. هەموو ئەوانەی کەوا خەڵکی بە چاوە دەکەن دڵنیا دەبن وەکو خەسارەتمەندی قیامەت دەبن، لە دنیاشە تووشی بەڵای گەورە دەبن. بۆیە ئەو کەسە پەنا بەخوای پەروەردگار کە خۆی بۆ حاڵەتە دەناسێنێ ئەبێ خۆی پارێزێ، یەکەم پەنا بگرێ بەخوا، چاوی خۆی بگرێ، زۆر تێکەڵاو بە خەڵک نەبێت، زۆر نەچێتە ماڵی خەڵک، خۆی ئازاردا بۆ ئەوەی کە خوا لێ ڕازی بێ. و ئێستا لە وڵاتانی پێشکەوتوودا ئێستا سەردەمێکیکەیە ڕەمەز جەناب پرسی باشە خوا بۆ ئەم بەڵای دروست کردووە. ئەزیزەکەم خوا قەت بەڵا بۆ خەڵک دروست ناکە. ئێستا لە وڵاتی وەکو ئەڵمانیا لە ئەمریکا ئەو چاوپیسانە سوودیان لێ دەبینن. کابرایەک هەیە لە ئەڵمانیا گەنجێک کە بڕوانێتە هەشتێ پوشی وشک کاغەزی وشک یەکسەر ئاگری تێبەردەدا بە چاوی، یەکسەر ئاگر دەکاتەوە. ئێستا بەکاری هێنانە لە بواری کیمیاییدا، لە بواری لێزەریدا بەکاری دێنن. یعنی ئەم چاوپیسیە ئەگەر لە بواری عیلمیدا بەکاری بێنی دەتوانیت چەندین ئیستیفادەی بواری پزیشکی لێ بکەیت، چەندین نەخۆشی پێ چارەسەر بکرێ. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا کە مختەبەراتی زانستینێ و خەڵک هەر تەماشای ماڵ و سامانی یەکتر دەکا، بەشە خراپەکەی بەکاردەهێنرێ. ئەینا کاری خوا بێ حکمت نییە. ئەوانە لە ڕووی زانستی تایبەتی خۆیەوە ئەتوانێت ئینسانەکان لیان سودمەند بن، لە زیاتی غەزەب بێ ئەتوانێت ڕەحمەت بێ. کۆتایی لە ڕەنبەر جەنابەت وەکو هۆی کتاب پەرستێکەوە بە مێش کتابێ بڵێ هل للحاسد فعل مستقل عن الله تعالى عز وجل. ئایا باشە خوایەک کماڵ و سەرۆت و سامانم بداتێ بۆ دەبێت چاوپیس بتوانێت کاریگەری لەسەرم هەبێ؟ ئایا هەموو کارێک بەدەست خوای پەروەردگار خۆیەوە نییە؟ ئەمە پرسیارێکی بەجێیە لە ڕووی عەقیدەوە. تۆ
تۆ یەکتاپەرستی بڕوات وایە ماڵت سەروەتت سامانت منداڵت خۆت خێزانت هەمووی خوایە هەمووی بەخششی خوایە ئەی بۆ خوایە دەبێت کەسێک هەبێ بتوانێت ئەم ژیانە خۆشەم لێ تێکدا بۆ کاریگەری چاوی خەڵکم لەسەر بێ وەڵامەکەی ئەوەیە ئینسانی بە چاوەکراو باجی هەڵەی غەفڵەتی خۆی دەدا ئەو کاتی چاوەزار کاری لێکردی بزانە باجی هەڵەی خۆت داوە باجەکەش لە دوو ڕۆوەیە یەکەم زیکری خواد نەکردووە دوعاکانی سوورەتی فەلەق و ناس و ئیخلاس قول هو الله نەخوێندووە ئەوە باجی ئەوە دەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئومەتەکەم مسلمانی بەڕێز بەیانیان و ئێواران بیخوێنە تۆ بە قسەی پێغەمبەری خوان نەکرد وەکو نەخۆشیێک بڵاو دەبێتەوە وەڵام ڤایرۆسی جگەر هەیە ئەو کەسانی خۆیان دەکوتن توش نابن ئەو کەسە ئیهمالی کە باجی غەفڵەتی خۆی دەدا مادام ئەم نەخۆشیە لە کۆمەلگادا هەیە ڕەسوول الله صلی الله علیه وسلم باسی کردووە وشەی ماشاء اللات بەکار نەهێناوە ئەبێ باجی ئەو لەخوا غافڵیەت بدەیت دووەمیان باجی هەڵەی خۆت دەدەیت جاری وایە کاتێک کە بە چاوەوە کراوی ئەوە زمانی خۆتە لێ نەگەڕاوە وەعلەمای شەرع فەرموویانە هیچ کات باسی سەروەت و سامانی خۆت بۆ خەڵک مەکە مەڵە سەروەتەکەم ئەوەندە دەبێت ڕۆژی ئەوەندەمان دەست دەکەوێت و کەسابەتمان زۆر چاکە مەگەر لە لای کەسێک کە یەقینت ببێت لە تۆی پێخۆشترە کە دەوڵەمەند بی لە تۆی پێخۆشترە و دڵنیای لە چاو نفوسی و دڵنیای لە برایەتی و خۆشەویستی بۆ تۆ ئەمانش تاکە و تاکن یعنی مەگەر کەسانێکی کەمن لە هەموو مەجلیسێکا و لە لای هەموو خزمێک لە لای هەموو دۆستێک لە لای هەموو میوانێک باسی سەرۆت و سامانت مەکە باسی کار و کەسابەتت مەکە باسی تەبایی خێزانت مەکە باسی ئەولادی ساڵحت مەکە باسی شەهادەی منداڵەکانت مەکە ئەمانە پشارەوە خانوەکەت با ئەوەندە زیاد لە حەدی خۆی ڕازاوە نەبێ مەگەر لە گەڕەکێکە ئەلحەمدوللا هەموو گەڕەکەکە ڕازاوەیە ئەوەی تۆش لەناو ئەواندا ون بووە بەڵام لەناو گەڕەکێکی هەژار نشینای بەقەدەر ئەو گەڕەکە هەژار نشینە خانوو بکە با خانووی تۆ زیاد لە عالەم جێگا سەرنج نەبێ چونکە ئەو کاتە باجی هەڵەی خۆ دەدەی هەروەها زانایان دەفەرمون فەخر و شانازیش مەکە مەڵێ وەڵا ئەگە بمەوێ ئاوا دەکەم من کاکە مانجی چەند ملیۆن دینار مەسرەفم هەیە وەڵام تووشی موسیبەتیش بم بە خەیاڵ بدانێ دەتوانم بە 100 دەفتەر سڵح بکەم ئەم فەخر و شانازیانە ڕۆژێ پێتەوە دەدا ڕۆژێ ئەوە باجی هەڵەکەی خۆت دەداوتە ئەینا خۆی پەروەردگار ئەو سەرۆت و سامانەی داوێتی بە تۆ ئەو ئەولادە ساڵحە ئەو خێزانە بە ڕەحمەتە بە کەس لێن ناسێنرێتەوە ئیلا خۆت یان زیکری خوان نەکردووە یان ئەوەندەت بۆ خەڵک باس کردووە هەمووت خستۆتە بەرچاوی خەڵک وەکو کەسێک لە بیابانێکە مەڕ و ماڵاتی بەڕەڵاکە گورگدەی خوا بیخە قەڵعەیەکەوە شورای بکە ئەمجا ئەمین بەخوا بۆ دەپارێزێ خوای گەورە سونەنی کەونی هەیە پاشانیش لە سوورەتی یوسفا کاتێک کە ئاەتەکەمان خوێندەوە یعقوب پێغەمبەر سەلامی خوا لەسەر بە کوڕەکانی کوتی ڕۆڵە هەمووتان بەیەکەوە مەڕۆن و لە دەرگای جیاجاوە بڕۆن لە ئاخری ئاەتەکەدا دەفەرمێ وما ئوغنی عنکم من الله من شەی وەڵڵاهی ڕۆڵی جان ئەوەی خوای پەروەردگار مەیلی لەسەر بێ من ناتوانم هیچتان بۆ بکەم من ڕێنماییم دانێ بەڵام ناتوانم لە قەدەری خوش بتان پارێزم ئەها جاری وا هەیە تۆ خانوویەکی زۆر هینت هەیە میوانێکی تایبەتت دێ کابرا هاتۆتە ماڵتەوە شتی زۆر نایە بداناوە ئەگەر مەیلی خوا لەسەری بوو دوعاکەش لەبێ دەچێتەوە ئەگەر مەیلی خوا لەسەری بوو خۆت عەرزی دەکەی و نیشانی دەدەی کەلوپەلەکە لەدەست دەچێت جلێکی زۆر جوانت کردووە لەبیرت چووە زیکری خوا لەسەر نەکردووە سوپاسی خوا لەسەر نەکردووە فەخر و شانازێکی پێوە دەکەی ئەوە کاتێک کە قەدەری پەروەردگار هات هیچ شتێک ناتوانێت بگێڕێتەوە ئەبێ باجی هەڵەکەی خۆت بدەیت بۆیە یعقوب فەرمی ڕۆڵەکانم واللهی ئەوەی کە خوا بڕیاری لێدا بێ منیش ناتوانم بە ئامۆژگاری بە ئێوەی بڵێم بەڵام من دەڵێم حەزەر بکەن من دەڵێم خۆتان پارێزن ئین الحکم إلا لله فەرمان هەر فەرمانی خوایە خوا بۆ خۆی هەرچی مەبەست بێ هەر ئەوە دەبێ عليه توكلت ئەها نافەرمێت توكلت عليه پێش توكلت کەوتووە فعل فاعلەکە دوا کەوتووە ئەمە بۆ حەسرە پشت و پەنای من تەنها ئەڵڵایە وعليه فليتوكل المتوكلون پشت و پەنای ئەو کەسانش کە متەوەکلن هەر ئەڵڵایە لەبەرەوە بڵێ خوایە من پشت و پەنام هەر تۆی ئەوەی تۆ پێم بەخشی پەنات پێدەگرم کەوا بە چاوی پیسی خەڵک لێم نەسەندرێتەوە زمانم پارێزە خۆم باسی سەرۆت و سامانی خۆم کارێکی وانەکەم بۆ خەڵکی باسکەم و نفوسە پیسەکان کاریگەریم لەسەردا بنێن پشت بەخوا بەستە عليه توكلت تەنها و تەنها پەروەردگارە پشت و پەناکەم هەر تۆی و هەر تۆی و هەر تۆی لە کوردەواریشدا جاری وایە لە ناو زرعاتە بینیتوانە پەڕۆیەک هەڵواسی لە شکلی ئینسانێکە بەخوا لە ماڵی دەوڵەمەندا بینی مناڵەکە هەڵواسراوە
ئەمانە چ کاریگەریەکیان هیچ کاریگەریەکیان نیە تەنها ئەگە خەز کەسێ خوا نەخواستە وابزانێ ناڵی گوێدرێژ دوو لە ڕووتان یان فڵان موروشین چاوەزار دەژێڕێتەوە وەڵا برام تەسیراتێکی نییە هەرچەند دەڵێن زانایانی دەروونناسی دەڵێن ڕەنگی شینیش کاریگەری هەیە بۆ سەر چاوی پیس هەر بۆیە کوردەواری پێشینی ئێمە وەڵی هەموو شتەکانیان زانستی بوون ئەها منداڵ کاتی خۆی میروی شینیان لە دەستیەکرد لە ملیان دەکرد ئەڵێن ڕەنگی شین کاریگەری هەیە ئەو تیشکە ئەداتەوە نایهڵە کاریگەریەکە زۆر بەهێز بێ بەڵام هەموو هی خوایە ئەبێ بڵێ ئەم شتە زۆرجار کە کوردەواری بەکاری هەنێ ناو میلەت ئێمە دواکەوتوو نەبوون کابرا سەیرەکە ناڵی گوێدرێژ و خان و کوجا مەرحەبا یەکسەر چاوپیز مەشغوڵ دەبێ هەڵە وەڵی زۆر سەیرە یان منزەرەیەک لە ماڵا هەڵدەواسی شتێکی غەریبە ئەمە نەچاوەزان ناتپارێزێ بەس کابرای چاوپیز مەشغوڵ دەکا ئای ئەو منزەرەیە چ وێنەیەکی عەجیبە وەختی ئەزانێ فەکی لەسەر ماڵ و منداڵی تۆ لا دەچێت بەو وێنەیەوە مەشغوڵ دەبێ ئەمە تەنها کاریگەریەکەی ئەوەندەیە ئەینا وا بزانی خودی ئەوە دەتپارێزێ نەعوذ بالله شیرکە هەمووی بۆ ئەڵڵا دەگەڕێتەوە پەروەردگاریش چی بڕیاردا بێ هەر ئەوە دێتە ڕێگای ئینسان داواکارم لە خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەیی خۆی بمان پارێزێ یا حافظ پەنامان هێناوە بۆ حیفزی تۆ خوایە بمان پارێزی یا ڕەبی خوایە خۆمان و خێزان و منداڵ و سەروەت و سامانمان علم و زانستمان شەهادەمان دنیامان قیامەتمان هەمووی تەسلیمی تۆ دەکەین یا ڕەبی خوایە خۆت بمان پارێزی لە شەڕی شایاطینی بمان پارێزی لە شەڕی جنۆکەی دەزۆشێن بمان پارێزی پەروەردگارە پەنات پێدەگرین بەناوە جوانەکانت بە سیفاتە بەرز و باڵا و تەواوەکانت یا ڕەبی خوای لە شەڕی ئەوانە بمان پارێزی کە چاویان پیسە خوایە لە شەڕی ئەوانە بمان پارێزی کە چاویان پیسە خوایە ئەو ئافاتەش بەسەر ئێمەدانەیە کاریگەری دەرونی پیسمان وانەکە خەڵک خوا نەخواستە بەهۆی ئێمەوە توش بێ خوایە بمان پارێزی قیامەت و حەسەناتمان نەڕوا بەهۆی حەسوودیمان بە خەڵک یا ڕەبی خوای ئەو کەسانەش نەخۆشن شیفایان بدەیت هەموو ئەو کەسانی بە چاوی پیسی کەسانی ناحەزەوە بوون یا ڕەبی خوای شیفای بەخێریان بۆ بنێری هەموو ئەوانەی نەخۆشی جەستەییان هەیە شیفای بەخێریان بۆ بنێری یا ئەرحەم الراحمین یا شافی یا ئەڵڵا ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە خوای شیفای بەخێریان بۆ بنێری هەر کەس دڵ بەخەمە خوای شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس لێ قەوماوە بەهانایەوە بچی هەر کەس چاو بە فرمێسکە زەردەخەنە بخێوە سەر لێوەکانی ئەوەی ئەولادی نییە پێی عەتاکەی ئەوەی ئەولادی هەیە بۆی ساڵحکەی ئەوەی ماڵ و منداڵی ڕێک و پێکە خوای بیپارێزی ئەوەی ئاژاوەی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی بکەیت ئەوەی زۆری هەیە و بەخشندەیە هەزار ئەوەندەی پێبەخشی و بیپارێزی ئەوەی کەمی هەیە و دەستکورت و هەژار و کرێتی و قەرزارە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە ئەو کوڕانەمان ئەو برایانەمان ڕۆڵی ئەم میلەتە دەست بەدەست نوێژن کە برایانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و مرورن یا ڕەبی خوا دیفاع لەم خاچ کوردستانە دەکەن خوا ڕەحم بە ڕۆڵەی موسڵمانان بکەی و جەرگی دایک و باوکیان نەسووتێ خوا ڕۆڵەکانمان پارێزی کوردستانمان پارێزی لە شەڕی خراپەکارانی دەوروبەرمان خوا بە دوورمان کەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی قیامەتمان ئاوەدان کەی جێگامان بەهەشت کەی لە ئاگری دۆزەخ و عەزابی قەبر یا ئەرحەم الراحمین بە دوورمان کەی آمین آمین والحمد لله رب العالمين.